لم و چەگەل بە یەکێک لە گرنگترین کەرستەکانی دروستکردنی خانوو و پرۆژەکان دادەنرێت کە ڕۆژانە لە دەمزێ و دەریاچە و قەراغ ڕووبارەکان بەرهەم دەهێنرێت، بەڵامەوەی تێبینی دەکرێت چەند لایەنێکی خراپی ئەو کارگە و کەرستە شۆرەوانە کە بۆتە هۆکاری تێکدانی سیمای شارستانی و گۆڕینی ڕێڕەوی ڕووبار و لە ناوبردننی سامانی ماسی و شێواندنی سروشتی ناوچەکەیە. غەسالەکان و بوونیان لە شوێنی ناگونجاو کە لەگەڵ تعلیماتی حکوومەت ناگونجێ بووتە کێشەیەکی گەورە لە دەڤەریەمە. طبعا منتیقەمە منتیقی شاخاویە فەرقی هەیە دەگە شوێنەکان دیکە. ئەو غەساڵانەی کە دانراون پێشتر لەسەر منتیقەیەک دانراون کە کاریگەریەکانیان بەسەر ڕووبار، بەسەر ژینگە، بەسەر جادەوبان، تەنانەت جادەوبانەکانیشان تێکداوە بوویتە مشکلێکی گەورە. ئێمە پێشی دوومان کۆبوونەوەکمان کرد لێرە قایم قامێت، بەڵام ئەو کێشەی تەنها کێشەی دەڤەری ئێمە نییە. بەڕاستی ئەگەر چی لێرە زیاتر ڕەنجی داوەتەوە بەوەی ئەوەی کە خو باسم کرد تەبیعەتی جوغرافی ئێرە تەسیری لەسەرەوەی کردووە کە ڕووبارەکانمان هەمیشە بەردەوام بن، هەمیشە ئیجراعاتیان دەگەڵەکرێ، هەمیشە غەرامات ئەکرێن، بەڵام بەڕاستی ئەوە حەل نییە. لەگەڵەوەی حکوومەتی هەرێمی کوردستان مۆڵەتی بەو کۆمپانیایە نەداوە کار لە چەند شوێنێکی سنوورەکە بکەن بە مەبەستی بەرهەمهێنانی لەم و چەگەل بۆ پڕکردنەوەی پێداویستەکانی ناوەخۆی بیناسازی، بەڵام بەو جۆرە نا بەبێ گوێدانە مەرج و ڕێنماییەکانی پاراستنی ژینگا و سامانی ماسی و جوانی سروشتی کوردستان. کاریگەریەکانی ئیشکردنی ئەو غەساڵانەی کە لە لێواری ڕووبارەکان کار دەکەن بە تاکی تەسیرێکی زۆری لەسەر ژینگە و هەروەها سروشتی ناوچەکە هەیە بە جۆرێک کە وای کردووە ئەو گەشتارانی پێشتر ڕویان لە لێواری ڕووبارەکان دەکرد بۆ بینینی دیمەنە جوانەکانی ئەو ڕووبارە سازگارانە، وای کردو بەڕاستی کەشێکی سروشتی بە لێواری ڕووبارەکان بەخشێ بە جۆرێک کە شێلوی کردووە کاریگەری گەیشتۆ گەری عەلیبەگ لە هەندێک شوێن پێشتر خەڵکێکی زۆر گەشتارێکی زۆر لە لێواری ڕووبارەکان بە مەبەستی هەم مالەکردن هەم بە مەبەستی بینینی دیمەنە جوانەکان وێنەیان دەگرت. بەردەوامی کارکردنی ئەو کارگە و کەرستە شۆرەوانە کاریگەری زۆری کردوتە سەر کەرتی گەشتیاری بە جۆرێک لەسەر ڕووبارەکان هۆکاری شێواندنی سیمای جوانی سروشتی و گۆڕینی ڕنگ و شێوەی ئاوی ڕووبارەکان هاوکات لە ناوبردننی سامانی ماسی کە سەروەتێکی نیشتیمانە. ئیسماعیل عوسمان، کورسات نیوز، باڵەکایەتی.